شانۆنامەی داگیرکردن شانۆنامەیەکی دۆکیۆمنتاریە لە نووسینی شانۆکات دانا ڕەوفە. ئەم شانۆنامەیە سەبارەت بە تاوانی ئەنفال و هەڵدانەوەی لاپەڕەکانی دادگای باڵا و خوێندنەوەی چیرۆکی ڕزگاربوونی ئەنفالە. ئەم تێکستە شانۆیە چیرۆکی و کەسانن هەڵگری ڕۆژانێکن وەک ئەوەیە لە دۆزەخێ گەڕابێتنەوە و باز لە ڕووداوی سووتاندن و لاقەکردن و ئازاردانیان دەکەنەوە. تاوانەکانیشان تەنیا ئەوە بۆ داگیرکەرێک هاتووە دەست درێژی کردوتە سەر ڕەسەدایەتی نەتەوەیەک و هەوڵی قەڵاچۆکردنیانی داوە. هات لەبەر ئەوەشە من هیچ ناوێکم بۆ قوربانیەکاندانە ناوە لەبەر ئەوەی ئەم ڕووداوانە لە زۆرترین ناوچە و لەگەڵ ژمارەی چێجگار بەرفراوان لە منداڵ و ژنوپیایی بێتاوان بوونەتە قوربانی و شوێن و کاتی دیاریکراویشی نییە، چونکە لە مێژوودا ئەم قەڵاچۆکردن و جینۆسایدی کورد لە مێژە هەر هەبووە و هەر دووبارەش بۆتەوە. دیاریش نییە جارێشتر دووبارە نابێتەوە، بەڵام ئەوانەی خاوەنی ئەجیندا و داڕەژەری ئەو ئۆپراسیۆنە بوون و ئەو تاوانە گەورەیان کردووە. ناوەکانیان هەیە و لە مەلەفی دادگا وەک خۆیان داماونەتەوە وەک بەڵگەیەکیش لەم شانۆنامەیەدا ناوی تاوانبارەکان بە تۆمارکراوی بمێنێتەوە و هەرگیزا و هەرگیز لە یاد نەچن. زۆر کات قوربانیەکان یا خوشایەت حاڵەکانیان فال لە دۆخێکی دەرونی داڕمان و بێچارە پیشاندراون، بەڵام لەم شانۆنامەیەدا وەک پاڵەوانێکی شایەت حاڵی کەسوکار و پرسیینەتەوەی و بەرپرسیارەتی کوربوونیان دەستی تاوان بۆ تاوانبارەکان ڕادێشن و تۆڵەی خۆیان لە ڕێگەی دادگاوە دەکەنەوە. نووسەر بە دیشتی هونەری کورسانیوزیشی ڕاگەاندووە بە هیچ شێوەیەک بیرۆکەی نووسینی ئەم شانۆنامە دۆکمنتاریەم نەبوو گەر هاوینی ساڵی 2025 لە سلێمانی نەبوومایە ئەم شانۆنامەیە هەرگیز لە دایک نەدەبوو. ئەم تاوانە گەورەیە خۆی هاتوو لە دەرگاکەمیدا و یەخەی گرتین و داوای لێکردم بینوسم.